سلااوتان لێبی و ئەو کاتتان باش بەردەوامی لە زنجیرە ڤیددیۆکانمان لە گەشتەڕێ بەرە وڵاتانی ئەوروپا بەشی چوارەم پاشەوەی شاری پارێسی فەڕەنسامان بەجێژ ئێستا بەڕێ دەکەوین لە بۆ شاری فرایبۆرجی ئەڵمانی. سلااوتان لێبی بەڕێزان خۆشەویستان، ڕۆژی هەفتەممانە لە گەشتەکەمان لە گوندێکینە بەخوای گوندەکە نازام ناوی چیە بەس لەسەر حدودی ئەڵمانیا تابعی فەڕەنسایە. منطقەی زۆر خۆشە، طبعاً لادێ و شتیەوە هەیە. لێرە پلانەکەمانەوێ دەچینە شاری فرایبۆرگ، لەوێش لە بۆ ئینتەرلاکی سویسرا و میلانۆ ئیتالیا و ئیتر ڕۆژ هەفتەمانە بێگومان. لە خۆشیدا بن، بەردەوام دەبین لەگەڵتان. دەبینی زەوەکی خۆش و بەیانێکی زۆر جووە ئیتر و خەریکە ڕۆژهەڵدێتن بۆ بەیانە. هیلاک بووین بەڕاستی شەوی پاریس زۆر هیلاکی کردین. ئیتر تەبیعەتێک و سروشتێکی تا بڵێ دڵگیر و دڵڕفێنی هەیە. تنیا هلا آلا دلی غمین و لسوچی مالا دلی غمین و لسوچی مالا ئێستا کە ئێمە لە ناو وڵاتی سویسراینە، وڵاتی چیا و چۆل و سروشت و بەرزایەکانەوە، بەڕاستی دیمەنی زۆر جوانە. ئەوەی کە بە چاوی سەر دەیبینی زۆر جیاوازە لەوەی لە زوومی کامیراوە دەیبینی. حەزما کرد لێرە لابدێن و بوەستین و سەیرێکی ئەو سروشتە بکەین. هەندێک ڕسمی ژوەر دەگرین و ئەوە خۆمم تەبعاً بە سلۆمۆشن تۆزێک پۆزیشیە ئەبینی خۆمابی لەولا شەوە ڕسم لەگەڵ کاکە هونەری گرتە، هەندێک ڕسمی خۆشم تایبەت گرتیە. طبعا ئەو خۆمم ها پۆزیشی هەیە ئەو قژلولە. ئەیتر بەو شێوەیە ڕێگەل لە عەشقان دەگرێ زوڵفت ماوری گرێگێرێ ڕێگەل لە عەشقان دەگرێ دێوانەی خاڵی ڕوتێم پێ بڵێ ڕێگەم لێ نەگرێ دێوانەی خاڵی ڕوتێم پێ بڵێ ڕێگەم لێ نەگرێ بۆز دڵێ عاشق شێتان شێدنیمەیلم لێتان بۆز دڵێ عاشق شێتان شێدنیمە و مەیلم لێتان لە تەواوی زندگیم نۆکەری دەوری پێتان لە تەواوی زندگی نۆکەری دەوری پێتا نازیلێ لێرە لەوێ باوریکەی خاسەکەوێ هەرێ ئەستێ ماچم دەوێ نای خەمە نیوە شەوێ بە شێخەکەی کانی کەوێ نای خەمە نیوە شەوێ بە شێخەکەی کانی کەوێ. سویسراینە طبعاً بەڕاستی ماڵاتەکان دەبینی چاوتی سەرحەد پێداتن لەو دەشت و دەرەی ئەوە تەڕەنی گوندەکەیتیانەوە خۆشە. ئێستاکە سەرچیەکان هەمووی دابۆشاوە بە بەفر. ئێستا و ڤیددیۆی تۆمار دەکەین مانجی چوار و عنی پازەی چوار ئەوانەیە، بەڵام ئێستامە ڤیددیۆیەکی دادنین. خۆشە بە قەست ڤیددیۆکەم تاخیر کرد، بەڕاستی جەوەکی زۆر خۆشە. بەرەو ئیتالیا بەڕێ دەکەوین، لە سویسرا نامینێنەوە بەڵام هەر دیمەنەکانتان پێ نیشان دەدەین. ئێستا تەقریبەن لە ناو وڵاتی ئیتالیاینە لێرە، ئەوە گوندی کۆمۆیە دەچینە دەریاچەکانی زۆر خۆشە. دەبێت جارێت تەنها گوندەکەیە، سروشتێکی جوانی هەیە زۆر بێدەنگ، خەڵکێکی تەوانێت زۆر گشتیار زۆر ڕووی تێ دەکاتن. ئەو کاتی ئێمە گەیشتینە دەمە و عەسرەکی زۆر درەنگە، ئەنجینا هەوریشە بێگومان ئەگەر بات ئەو خۆر لە دەرەوە بە ڕۆژ زۆر دیمەنەکەی جوانتر دەبوو لەوەی ئێستا هەیە.
چیاکان وەکو دەبینن هێشتان بەفری تێدا مایە چیاکەش تەواوی هەمووی داپۆشرایە بەدار هەناسە و ڕفرێشێکی زۆر خۆشە بەڕاستی لێرە ئەمەش خۆمم لەگەڵ کاکە سەنگەری لە دوو وێنەی چیا هەروە خۆم ئەوە دەریاچەکەیە ئەم شارۆچکە بچووکەیە ناوی کۆمۆیە ژماری دانیشتوانەکەی 5,000 کەس دەبی 50 کیلۆمەتر کەوتویتە باکووری شاری میلانۆ ئیتاڵی هەروە لەسەر سنووری سوئیس ڕایەتەبان بە پیشەسازی ئاوریشم بەناوبانگە بەڕاستی ئەو مراوێ جوانش لەنەوە ئەو دەریاچەیە بەڕاستی ئەو دیمەنێک کە بە چاوی سەر دەیبینی زۆر جیهاوەزە لەوەی کە بە لە زوومی کامیراوە دەیبینی بارحاڵ زۆر لێرە گیر نابین دەی بڕۆین شەما بەسەردادێ بەرەو کڕواتیا بڕێ دەکەوین لەوێش دەچینە هاوینە هەوارەی زۆر خۆش سعادێک و نیویشەوە ڕەنە سەوڕەکەمان زود باش ناگیرێت نێگەڕێ بۆ بەچخارەوە ئەوە لە ئیتالیای دەچینە کڕواتیای لەسەرە جادێ ڕێی سێرامەدایە چایەکی لێ دەنێ کانی ئاوەکەی پێ بە بشون چەند جوان نانگۆ پێکەوە خەڵک لێمان گەرە تەباینە بەخوای بەس خەڵک لێمان ناگەڕێ یانە من فرتەنەی دەکەم ئەنگۆ درێگە خەرک لێمان بگەڕێتن ئەمە تەباینە خەڵکی ئەدوو برای بەکرۆکەلەوە بەخۆی پێ دەکەم ئەدوو برای برا دووکەی خەڵکی یا ڕەبی ئەنگۆ تەبا بن بینە پێش زانەوە دعایە دەکەی بەکرۆکەلەوە بەخۆی تێ دەکا ناو بەنزخانەی غازیان پێ کردیا ئەو شو ئیتالیا شوچدانێمان پێ دەکات ئەو شو ئیتالیا شوچدانێمان پێ دەکات بێگومان لە شوێنێک بینابی نوێژەکانت لە کیز بچی نوێژی عیشا و مەغریبم قەسر و جەمع کرد وەڵام تاخیر بووم بەڵام هەر کردمان ئیتر بەڕێ دەکەوین بەرەو وڵاتی کڕواتیا کات نزیکی چاری بەیانە پاش 2 ساعت ڕۆیشتن دووبارە لەو بازیخانەی لاماندا ئیتر دۆنەتە شتێکی لەو بابەتەی هەبوو لەگەڵ قاوەکی هەرگوتمان تۆزێک بسێتیمان بشتێتن دیسان بەڕێ دەکەوینەوە بەرەو کڕواتیا ئێستا کە تقریبان دەوروبەری خۆر هەڵاتنە زۆر جوانە شەفەق بەڕاستی دیمەنێکی زۆر ناوازەیە ئەوەی جێ سەرنجە سوئیسرا و ئیتالیا پڕیەتی لە چیا و بەرزایی و ئیتر لەبەر ئەوەی نەفەقی تونێلی گەلەگەلێک زۆرە یعنی زۆرترین تونێلم لە خاستەن لە وڵاتی سوئیسرا بینی ئیتر هەمووی بە کیلۆمەتر دەڕۆی ئەوان تونێلە لەبەرەوەی چیان زۆرە وردە نزیک دەبینەوە لە سنووری وڵاتی کڕواتیا بە نزیکەی ئێستاکەوە داخلی وڵاتی کڕواتیا بووین ئێستا دەچینە ئەو هاوینە هەوارەی کە نیازمانە لەوێن دەرێ ببینینەوە